ڕێگاکانی دەوڵەمەندبوون و پەیداکردنی سەرۆت و سامان زۆرن، بەڵام کەمنە و کەسانی ڕێگا نەشیاوەکان هەڵدەبژێرن بۆ بەدەزێنانی ئەو بڕەپارەی کە خۆیان دایانەوێت. قومارکردن لای هەندێک کەس یەکێکە لەو ڕێگانی لە سەرانسەری جیهاندا بۆ دەوڵەمەندبوون پەنای بۆ دەبرێت. قومارکردنیش دەیان شێوازی جیاوازی هەیە. لە هەرێمی کوردستانیشدا هەندێک شوێنی تایبەت بە قومارکردن هەیە کابوونەتە جێگەی زەرمەندبوونی زۆرێک لەو کەسانەی سەردانیان دەکەن، بە جۆرێک ژمارەیەکیان خانوو و سیارە و ئاڵتوونی خێزانەکانیشیان لەدەستداوە. کەسێکی دەوڵەمەند بووم، خاوەنی پارێکی باش بووم، لە ڕێی چەند هاوڕێیەکمەوە چوینە جێیەک یاری بەختمانەکە کە پێوترێ قومار. ماوەی چەند مانگێک بەردەوام بووم لەسەر یاری قومارکردن. پارێکی بیدات پارێکی باشم بردەوەوانێ، منیش وام هەستەکە کە هەرێت و پارەکەم زیاکە، بەڵام بەداخەوە لە چەند مانگێکە زۆرترین پارەم لە دەزا و کە هەر لە هەمان کاتا خاوەنی کۆمپانیاژ بووم، بەشێکی زۆری پشکەکانم لە کۆمپانیایە لە دەستدا، ئۆتۆمبیلەکەم لە دەستدا، تووشی کێشەی کۆمەڵایەتی بووم. لە سەرانسەری جیهاندا قومارکردن بە یاسا ڕێکخراوە و قومارخانی مۆڵەت پێدراو هەن، بەڵام لە هەرێمی کوردستاندا بە هیچ بڕیارێک ڕێگە بەکردنەوەی و شوێنانە نەدراوە، بەڵام دایان شوێن هەن کە بەنهێنی قوماریان تێدا دەکرێت. ئێمە بە بڕیار چ لەلایەن دام و دەستگا فەرمەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە چ لەلایەن ئەو کۆنووس و بڕیارانە کە لە قایمقامێتەوە دەرچووە بە هەموو شێوەیەک ئەو جۆرە یاریانەمان قەدەغە کردووە و کەم تا زۆرش هەوڵدراوە ئیشی لەسەر بکرێ، یەک دوو شوێن داخراوە، یەک دوو شوێن دراون بە دادگا، جارێکی تر دوێنە جەنامی قایمقام ئەمری کردووە کە سەر لە نوێ کار بکەینەوە بە بڕیارەکانەوە و پێداچوونەوە بکەین بە سەرجەم ئەو شوێنانی کە لە یازال خەرکی کارکردنن. بەوتەی پۆلیسی سلێمانی لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا 100 کەسیان لەسەر قومارکردن دەستگیر کردووە، بە جۆرێک لە ناو دەستگیرکراوەکاندا کەسانێگەن کە تەواوی کەلوپەلی ماڵەکانیان با قومارکردن دۆڕاندووە. پێی داتەوە ئامارەکان لە سەرەتای ساڵەوە تا ئێستا زیاتر لە 100 کەس لەسەر قومارکردن لە گازینۆ و ماڵ و هەندێک شوێنی ترا دەستگیرکراون و ڕوبڕووی دادگاکراونەتەوە. بەڵام با لێن نەشارمەوە سزای قومارچیەکان لە ئێستادا سووکە، ئەبێ و یاسایە پیاداچوونەوەی بۆ بکرێت. ئەوەی کە من بزانم لێک جواببوونەوەی خێزانی تیا بووە، دیارە شەڕکردنی تیا بۆ کێشە لە بینی عایلا دروست بووە، ئافرەتەیە هاتوتەوە بنکەی مەوتێتی ئاخرشت مێر دەکەم سەلاجەکە بوو فرۆشتی. دۆسیەمان لایە لەوەی کە کەسێک ساریاوە بە کەسێک کاری پێ بکە سیارەکەی لە خۆمارە دۆڕانوە. باپی مادەی 389 یاسای سزادانی عێراقی هەر کەسێک قومار بکات بە مانگێک زیندانی و 50,000 دینار غەرامە دەکرێت و کەسی خاوەن شوێنەکەش بە هەمان شێوە بە مانگێک زیندانی و 100,000 دینار سزا دەدرێت. با درێژایی مێژوو دایان چیرۆکی هاوشێوەیە و چیرۆکەی لەم راپۆرتدا بیسەر و بینەری بوون بوونی هەیە، بەڵام لەگەڵەوەشدا ئێستاش خەڵکانێک هەن کە بڕوایان بەوەیە یەکێک لە ڕێگاکانی دەوڵەمەند بوون قومارکردنە، بەڵام ئەگەر هەیە دەرەنجامی هەمویان هاوشێوەی یەکدی بێت. بژاردەباغیە نارتی سلێمانی.